هەمە بوونەوەمان لەم نەخۆشخانەیە ئەوەیە کە مدەی چەند ساڵێکە لە 2013ەوە مەسرەفان لەم خەستخانە و لەم پرۆژەیە کردووە ئێمە بە نوێنایەتی چەند خاوەن قەرزێکیش هاتوین ئێتەوە تا بە دیارچاو خۆتۆ خەستخانەکە تەواو بوو و کێشەی نەماوە دەوامی تیاکرێ بەڵام ئێمە یەک دینارمان وەرنەگرتووەتە لەو مەسرفەی کە لەم خەستخانەیە سەرفمان کردووە ئێمە خۆم و مامە 250 ملیۆن دینارە تیاتی 10 ملیۆنە تیاتی 20 ملیۆنە ئێتە هەر یەکەو بە پێ حەجمێکینی کردووە پارەی لەم خەستخانەیە سەرف کردووە سانی نەخۆشخانە تەندروستی ئەوانی شەڵێن ئێمە هەتا لە ئەنجومەنی وەزیرانەوە موافقەتیەوە نەکرێت کە پارەکە سەرفکرێ ناتوانین سەرفیکەین جا بەڕێز کاغوبادیش هەر خۆی شخصی خۆی 23 دەفتەری تەرخان کردو بۆم خاوەن قەرزانە یعنی بدرێ بێ ئێمە بەڵام نوێنەری کۆمپانیا نایەت و پارەکەمان باتێت کۆمپانیای زاگرۆزە سکاڵا نەوەڵا سکاڵامان نەکردووە بەڵام وەکوین سکاڵامان نەکردو نەخێت لێرە بینمانە گرینمان لە نان و ئاوەگرین هەتا جوابمانێنەوە تا پارەکان وەرەگرین هیچ جوابێکیان نەوەڵات جوابی وایان نایەنێتەوە بەڵامی تروا چاوەڕێنجارێ